أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. والسماء ذات البروج واليوم الموعود وشاهد ومشهود. قتل أصحاب الأخدود النار ذات الوقود إذ هم عليها قعود وهم على ما يفعلون بالمؤمنين شهود. وما نقموا منهم إلا أن يؤمنوا بالله العزيز الحميد الذي له ملك السماوات والأرض والله على كل شيء شهيد. إن الذين فتنوا المؤمنين والمؤمنات ثم لم يتوبوا فلهم عذاب جهنم ولهم عذاب الحريق. إن الذين آمنوا وعملوا الصالحات لهم جنات تجري من تحتها الأنهار ذلك الفوز الكبير. إن بطش ربك لشديد إنه هو يبدئ ويعيد وهو الغفور الودود ذو العرش المجيد فعال لما يريد. هل أتاك حديث الجنود فرعون وثمود بل الذين كفروا في تكذيب والله من ورائهم محيط. بل هو قرآن مجيد في لوح محفوظ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وأصحابه أجمعين. اللهم اجعل القرآن العظيم ربيع قلوبنا وشفاء صدورنا وذهاب همومنا وأحزاننا. زين به لساننا وجمل به وجوهنا وقو به أجسادنا وثقل به موازيننا وارزقنا حق تلاوته آناء الليل وأطراف النهار. واحشرنا مع النبي محمد صلى الله عليه وسلم وصحبه الأخيار. بینەرانی بەڕێز و خۆشەویست، ئازیزان و خۆشەویستان، بینەرانی بەرنامەی سەدای زێڕین و گوێگرانی ئازیز لە هەر کوێکی ئەم کوردستانە جوانان، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێت بەسەر هەموو لایەکمانە. داواکارم لە خوای تەعالا تاعەت و عیبادەت و پەرستشی ئەم مانگە پیرۆزەی ڕەمەزانمان لێ قبوڵ بکات و بەدەستی خاڵی نەمانگێڕێتەوە ئینشاءالله. بۆیە ئەڵێن یا ڕەبی خوایە ڕۆژ و نوێژ و تاعەت و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانمان لێ قبوڵ بکەیت و لەگەڵ پێغەمبەران و پیاوچاکانە حەشرمان بکەیت و بارانی ڕەحمەتمان بۆ ببارێنیت و هەر کەسێک نەخۆشە و پێویستی بە دوعای خێرە شیفای عاجیلی بۆ بنێریت و هەر کەسێک لە تەنگەژیەک و ناخۆشیەکایە خوایە گیان دەروی خێری لێ بکەیتەوە ئینشاءالله. خۆشەویستان و بەڕێزان،
لە ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان میوانێکی زێر عەزیز و خۆشەویست تەشریفی هێناوە لە شاری کەرکووکەوە بە سوپاسەوە عەزیەتی کێشاوە لە بەرنامەکەمان بەشداری کردووە و ئەو داوەتەی ڕەت نەکردوێتەوە کە بە خۆشحاڵیەوە توانم بڵێم زۆرێک لە قورئان خوێنە بە ڕێزەکانی هەرێمی کوردستان بەدەم داواکاریمانەوە هاتن ئەگەرچی بەشێکیان عوزریان هەبوو و نەیانتوانی لە بەرنامەکەمان بەشدار بن لەبەر چەند حاڵەتێکی جۆرا و جۆر کە هۆکارەکەی بۆ شخصی خۆیان ئەگەڕێتەوە. ئێمە ئەم بەرنامەیە بەڕاستی بەرنمەیەکە لە خزمەتی قورئان خوێنانی ئەزیزانایە لە کوردستان تەرخانمان کردووە و بگرە ئەگەر ئەم حاڵەتی کۆرۆنا و نەخۆشیە نەبووایە ڕەنگە بازمان باە بەسەر هەرێمی کوردستانە و باشووری ئەم کوردستانە و بچوینە بۆ باکوور و بۆ ڕۆژهەڵات و بۆ ناوچەکانی تری دەوروبەری ئەم هەرێمە و لەوێش حتمما قورئان خوێنی باش و سەدا زێڕینی زۆر جوان و قەشەنگی لێیە بەڵام بە حکمی ئەوەی کە زروفەکە مساعید نییە بۆیە نەماتوانی دەستمان بگاتە هەموو قورئان خوێنە بەڕێزانە. خۆشەویستان، مامۆستا کاروان لە شاری کەرکووکەوە تەشریفی هێناوە قورئان خوێنی بەڕێز پێکەوە بە ئێوەیە ناسێنین بەخێر بێت بۆ نێو بەرنامەکەمان. زۆر بەخێر بن مامۆستا کاروان، لەشتان ساغ بێت. مامۆستا کاروان کێیە، لە دایکبوویت شارێکە، چی شوێنێکە، بە ئەسڵی ئەگەڕێتەوە بۆ چی ناوچەیەکی هەرێمی کوردستان؟ بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه أما بعد. من ناوم كاروان نوزاد علي دانشتوی شاری کەرکووکم شۆڕیجا، خەڵکی جەباریم، خەڵکی تەکیەی جەباریم. لەش بە تەبیعەت هەروە هادی و لەسەر خۆ و کپی یان بە جۆرێکی تری لە ماڵەوە مەسەلەن من زانیم ئەوەی کە دەنگی خۆشە دائیمەن گوڕوتینی هەیە سەوتی خۆش بێ دایم دەنگی لێوە دێ لەگەڵ خۆیان ئیتر قورئانە خوێنێ سرود ئەڵێ بۆ نمونە جەنابیشت هەروە یان هەر ئاوا کپی بۆ خۆم لە ماڵەوە ئەو شتانەم هەیەەوەی کە باست کرد بەس لەگەڵ ماڵ و مناڵە هەر ئەو گلەییان هەیە لێم تۆر هەر لە ماڵابی لە ماڵە نەبی هەر وەگیەکە هەر وەگێک وایە لە ماڵا بیان کتێب و یان خوێندن و ئیکۆ غەزەلمان هەیە مەقامات و ئیتر جاری وای خۆمان مەشغوڵەکەین و بڵێن بە سەماعی ماڵەوە بەڵێ بەڵێ ئیکۆ غەزەل هەیە لەگەڵ مایکە ئیتر جاری وایە بۆ خۆت هەر بۆ مامۆستا چی ساڵێک لە دایک بووی جەنابەت هاتوویتەتە دنیاوە؟ مامۆستا من یەکی 1985 لە شاری کەرکووک لە دایک بوومە. ماشاءالله. مامۆستا ئێستا ئەو تاڵەموانەی کە ئاوا ماشەڵڵا ڕەشێکی قەترانی جوانەوە خۆی وایە یان هیچی لێ ئەدەی ئاوا ڕەشت کردووە؟ وەڵا تا ئیسە هیچم لێ نەداوە. هەر ئاوایە خۆی؟ بەڵێ هەروەڵا. 85شی؟ بەڵێ مامۆستا. ئینشاءالله خوایە گیان ئینشاءالله مەبەستم هیچ نییە بەس ماشەڵڵا یعنی لە 85 ناچی ئەوە لە 90 بۆ سەرەوە من 86م ساڵێکیش لە جەنابەت مناڵترم ئەوە من هەمووی سپی بووە. ئینشاءالله ئەویش هەر ڕێز و حورمەتێکە لای خوای گەورەوە ئەویش هەر ڕێزێکی تایبەتە. ئینشاءالله جەنابیشت موفق بی زۆر زۆر خۆشحاڵ بووم بە هاتنت بۆ بەرنامەی سەدای زێڕین. خوای ڕازی بێ دەست جەنابیشت خۆش بێ ئێمەت بەسەر کردەوە و موفق بن لە کارێکی ئاوهایە ئیشەکەی کارێکی زێڕین. الحەمدولله بە خۆشحاڵیەوە مای شانازیە بۆ ئێمە هەر کەسێک بایەخ بدا بە قورئان و ئەحکامی قورئان و تیلاوە و بوارەکانی قورئان بە شێوەیەکی گشتی ئەوە دیارە خوا ئەو فەزڵەی پێبەخشیوە الحەمدولله دەستی هەموو کەسێک ناکەوێ. ئەچمە سەر پرسیاری ئەوەی لە زۆرە لە قورئان خوێنەکانم پرسیوە لەکوێوە تۆ فێری قورئان خوێندن بووی یاخود چێ توانی هاوکاری جەنابەت بێ بۆ فێربوونی قورئان؟ مامۆستا من یەکەم جار ماڵم لە کەرکووک لە پەنجاعەلی بوو لە نزیک مزگەوتی بوخاری. مامۆستا سەی ئەحمەد هەیە بوخاریەوەی سەر جادە ڕەیسەکەی. بەڵێ 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 برای مامۆستا محەممەدی گۆلەمە و خوا عافیکا خوالی خۆش بێ ئەو پیاوە هەر بیدار لە لای ئەوە دەسم پێ کرد. باش ئیتر لە لای ئەو پیاوە لە بیدایەت و دەسم پێ کرد و ئەو زۆر تەرجیعی کردم. هەر لێرە و دەستخۆشی لێکم خوای گەورە جەزای باتەوە. زۆر زۆر ئەیوت زۆر حەزەکەم بخوێنی هەستەکەم شتێ لە دەنگ تا هەیە وازی لێمە هێنا ئیتر ئەلێ و دەسم پێی کرد الحەمدولله. الحەمدولله. بڵێن هەر فێری قورئان خوێندنەکە بووی وەکو خۆی یاخود فێری مەقاماتەکەیش بووی بڵێن بە شێوەیەکی گشتی؟ مامۆستا من لای شێخ دانا لە کەرکووک 2 دەرس بۆ 3 دەرسم خوێندووە.
شێخ دانای تاڵەبانی ئەوەی تەچەی تاڵەبانی بەڵێ بەڵێ لای ئەو دووسێ دەرسێکم خوێند ئەویش بەس مەقامی چوارگام خوێند ماهوریشی پێڵن ئەوەی بە جەژنانان بەڵێ سوورەتی ڕەحمانە خوێنی ئیتر لەوە بەدواوە خۆم زیاتر متابعەی قاری ئەکۆنەکانم کردووە و ئێستا چەند قاریەک هەیە لە بەغایە حوسێنی یاخندی عەمار العوبەیدی ئیتر ئەوانە لەگەڵیانە زۆر بڵین یەکێتر هەیە پیاوێکێ شێخ بەهلول ئەجینا وەکو خوێندنی مەقامات بەس ئەو دووسێ دەرسم لای مامۆستا لای مامۆستا محەممەد ستاریش یەک دەرسێک ڕۆیشتم ئەویش تۆزێک بەیەکەوە خوێندمان و ئیتر لای کەسی تر نەم خوێندووە بەڵام هە لە ناو مزگەوت و لەگەڵ خەڵکی دوو زاتێکەڵ بووینەوە مەقامات و ئەوانەمان هەبووە لەخوا بەزیاد بێ لەگەڵ ئەو قاریە بەڕێزانەی ئێستای هەرێمی کوردستان لەگەڵ چییە زیاتر ئاشنایەتیت هەیە و تێکەڵیت هەیە لای مامۆستاجان ئەوەی کەوا برادرێتی و نزیکیم هەبێ لەگەڵە عوبەیدە موفق هەیە لە ڕانیە ئەو برادرمانە و خۆشەویستمانە میوانی بەرنامەکەمان بوو لێرەوە سڵاو ڕێزمان بۆی هەیە ئێمە سڵاو ڕێزمان هەیە برایەکی خۆشەویستمانە مامۆستا عوبەیدە لەگەڵ عوبەیدەیە زیاتر ئاوا برادری و ڕەفاقەتمان هەیە مامۆستا هەڵۆ ئەمین ئەی ناسم وەکو ناسین ئەو جارێک لە کەرکووک لە بۆنەیەکا بەیەکەوە بووینە وەکو برادری و تێکەڵی ئەوەنە تێکەڵی زۆرم نییە بەس لەگەڵ ئەوانەی کەرکووکا و خەڵکی دووز بە ڕەنگە حکمی منتیقەکە وای کرد بێسە زیاتر لە کوردستانە ئەو قاریە بەڕێزانە ئاشنایەتیان هەیە پێکەوە تێکەڵیان هەیە مەسەڵەن من لێرەوە بە فرسەتی ئەزانم سوپاس و پێزانینی زۆر برای بەڕێز و خۆشەویستمان کاک حاجی فەرمان بکەم کە ئەمڕۆ عەزیەتی کێشاوە و ئەم شوێنەی بۆ دابین کردوین بۆ بەڕێوچوونی ئەم بەرنمەیە خی گەورە پاداشتی خێری بداتەوە و هەمیشە جێدەستی دیار بووە هەم لە کاری خێرخوازیە و هەم لە بەسەرکردنەوەی قورئان خوێنەکانی کوردستانە و کۆکردنەوەیان و لەسەر خوان و سفرەی هەمیشە ماڵی ئاوادان بێ ئینشاءالله موفق بێ عاقبەت خێر بێ خی گەورە دەروی خێر و ڕەحمەتی خۆی لە حاجی فەرمان و لە هەموو ئەو برانەی لە دەوروبەرین بکاتەوە اینجا هاتم باسیەوە بکەم حاجی فەرمان لە زۆرێک لە کۆڕ و شوێنەکانە مەسەرەن بانگی کۆمەڵک قاریی بەڕێزەکە کۆمان ئەکاتەوە بە سپۆنسەری حاجی فەرمان قورئان خوێنێتەوە ئەو زیاترە و ئاشناتیە دروست بووە الحەمدولیلا حکمی منتیقەی جەنابەت کە لە کەرکووکی ڕەنگە هی ئەو بێ دوورە دەست بی بۆیە مەسەلەن هەر ئەوەیە بەڵێ ئێستا جەنابەت لەکوێ پێشنوێژیەکەی لە مامۆستاجان من ئێستا حالیەن لە کەرکووک لە مزگەوتی خێرخوازان پێشنوێژیەکەم مزگەوتی خێرخوازان لە کەرکووک بەڵێ ئەویش لە ڕەمەزانەوە بەڵێ پێشووتر لە لای هەر خۆم تەلەبەی مامۆستا عەبدولستار قەرەداخیم بەڵێ لە لای ئەو جارجارێ لەگەڵ دەرسەکانە پێشنوێژیم ئەکرد وتاریشم ئەدا تقریبان ساڵێکە بێ وتار نادەم لە شەسایەت وتاریشت داوە لە 2015 خەتیبم بەڵێ ماشاءالله لێبێ چ زانکۆیەک چ مەعهەدێک کوێ تەواو کردووە فەقیهەتیم خوێندووە لای مامۆستا عەبدولستار قەرەداخی زۆر چاکە سەلام و ڕێزمان بۆ مامۆستا عەبدولستار هەیە چاوی ماچەکەین خی گەورە موفەقی کا لەشی ساغ بێ ئینشاءالله مامۆستا لە خانەوادەی خۆت کەس و کارت چێ هاوکارتە چێ پاڵپشتە بۆ ئەوەی تۆ الحەمدولیلا ئەم بوارە جوانت هەڵبژاردووە وەڵا هەر لە بیدایەتەوە یەک کەسێک هەبوو ئەویش هەر لێرەوە ڕێز و سڵاوم بۆی هەیە سە لێرە نییە لە وڵاتی ئەڵمانیایە خاڵۆیەک مەبوو سەید ئەمجەد سەلامەتیکە ئەو پیاوە هەر لە مناڵیەوە منی بە زۆر ئەبر بۆ مزگەوت هەر لە تەمەنی 8 ساڵیەوە بۆ ناو تەکیە و مزگەوت و خانەقاکان و بۆ مەجلیسی زیکر و ئەوی جووە لەو پیاوە عالمانە بگرا ئەو دەنگ خۆشانە هەلێرەیە زۆر شتی باشت دەسەکەوێ خێر و ئەجر دەسەکەوێ ئەوانەی ئەڕۆن یاری ئەکەن و ئەچن بۆ هەنێ شوێن و بۆ چایخانەوە و شتانە ئەوە هیچی سفادەیەکی نیا بینیتە گەورەش بوون ئەوە حاڵیانە چەند کەسێکی پێم نیشانەدا لە کەرکووک لە شۆڕیجە هەر ئەو شتانە هەبوو ئیتر بەڕاستی لەو کاتەوە هەتاکو ئەم دوایەش کە ڕۆی چەند ساڵێکە بێ لە ئەڵمانیایە زۆر تەرجیعی ئەکردم ڕاستەکەی وابزانم لە یەک دوو کورتە ڤیددیۆیە جەنابتم بینیوە لە مزگەوتی گەورەی تەکیی جەباری پێشنوێژیت کردووە مزگەوتەکەی مامۆستا عادل عیززەت خوا سەلامەتی کا و حیفزیکا ئینشاءالله شێوازی پێشنوێژی جەنابەت چۆن چۆنیە تایبەتە بە خۆتەوە یاخود تەقلیدە لای مامۆستا بەڕاستی من حەزم لە تەقلید نییە باشە هەر مەقاماتی عێراقی ئەخوێنم
یعنی دوو شێوازیش هەیە خۆم تایبەت هەر بۆ خۆم ئەوە خوێنم قاری ئیتر فەزلی خوای گەورەیە ئازایی خۆم نییە گوێم لە کەس نەبوو ئەوە بخوێنێ هەر بۆ خۆم ئەو قیرائەتم هەیە بۆ خۆمەی خوێنم ئیتر مەقاماتی تر زیاتر شێوازی چییە؟ ئەوە هەر مەقامێکە فەرعێکە لە بەیات مەقامی ئای پێڵێن ئەدە حەزمان لێ ئێستا بۆمان بخوێنی. أعوذ بالله من الشيطان الرجيم إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة ولكم فيها ما تشتهي أنفسكم ولكم فيها ما تدعون نزلا من غفور رحيم ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. ما شاء الله أحسنت ماما صاحب لەش ساوێ مەقامێکی خۆشە و هەستی بڵێن ئەوەی پێەکەی کە کوردیە مەقامەکە وانە لەش ساوێ جگە قورئان خوێندن باسی قەسائید و ئەو جۆرە شتانت کرد جەنابەت هیچت هەبووە پێشتر هیچت تۆمار کردووە حەزت پێ کردووە وەکو خولیا و حەزیان چی؟ وڵای بۆ خۆم لە ماڵای خوێنم خۆت بۆ خۆم هەر لە ماڵە بۆ مناڵەکانم ئەی بۆ ئێمە حەزیان لێ بۆ توێش بەسەر چاو تۆزێکرد بۆ خوێنم بەڵام ئیتر وەکو لە شوێنەکانە هیچم نەخوێندووە ئەوە وەڵا پێمان خۆشە لە خزمەتای فەرمە. يا رسول الله جانم بافيدات يا رسول الله جانم بافيدات بيشكاشت داكم صلاة سلام لما كاد أبوي بباوكو بكس بو مكة وكعبة بوي بافر يدرس يا رسول الله جانم بافيدت برجبا سرتا صلاة سلام. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. يا ربي لەش ساغبێ و موفق بی إن شاء الله مامۆستا گیان. ئێمە بەڕاستی بە فرسەتێکی باشی ئەزانم کە لێرە ئامادەین لەم دانیشتنە مبارەکە هەم جەنابەت پێشنوێژیمان بۆ بکەی و إن شاء الله تۆزێکی تر بەربانگە و ئەگەر ئیزن هەبێ من بانگت بۆ ئەدەم جەنابەت پێشنوێژەکەمان بۆ بکەی من قامەتت بۆ ئەەکەم إن شاء الله بەڵام بیزەبت نازانم چەنی ماوە بۆ کاتی بانگ إن شاء الله زۆری وای نەماوە چەند دەقیقەیەکە و لێرەوە بانگە دەین بە گوێی ئەزیزان و خۆشەویستانمان بینەرانی بەڕێز و دواتر نوێژە فەرزەکەشمان ئەنجامە دەین بەڵام تا ئەو کاتێک کە کاتی بانگ دێ ئەم هەلە بخۆزمەوە چەند پرسیارێکی تر بکەم لە قوڕائی عێراق و وڵاتانی ئیسلامی دەور و بەرمان زیاتر حەزت لە سەوتی چێ بووە و گوێت لە سەوتی چێ گرتووە؟ وڵای مامۆستا لە قوڕائی عێراقیە لە کۆنەکانە زۆر معجبم بە حافز خەلیل. حافز خەلیل وەکو قێڕای عێراقی. بەڵێ بەڵێ من زیاتر حەزم لە عێراقیە. بەڵێ خۆم هەر طریقەی عێراقیشە خوێنم مەقاماتی عێراقی زیاترە خوێنم. حافز خەلیل لە کۆنەکانە زۆر خۆشە
مصریەکان جارجارە مستەفا ئیسماعیل گوێی لێ ئەگرم ئەو شێخ مەنشای ئەوانەوە مەقامیان زۆر عالیە مەبەسمان ئەوە نییە بەڵام ئیتر وەکو حەز جاری وایە قیرائەتی جیاواز لە حەفز گوێ لە مستەفا ئیسماعیل ئەگرم خۆشە زۆر خۆشە بەڵام وەکو عێراقی حافز خەلیل زۆر بەلامەوە باشە وەکو دەورە لە هیچ دەورێکە بەشداریت کردووە بۆ فێربوونی بۆ نمونە جۆرەکانی خوێندنی مەسەلەن میسری عێراقی تەرتیل ئەم جۆرە خوێندانە بەشداریم نەکردەوە وەکو مەسئلەی مەقامات وەکو باسم کرد وەکو خۆڕسکی هەر خۆت ئەوەی کە وەرت گرتووە بینیوتەوە بینەر و بیسەری بوویتە ئەوە دووەرگرتووە لە ناو کۆمەڵێک مامۆستا و برادرا بووینە هەمویان ئیتر دەنگخۆش و مەقامات و هەر جاری بە مەقامێک و ئیتر کە ئەمان خوێن لەگەڵ ئەحکام و تەجویدەکەیە ئەیانوت ئەمە مەقامی ڕەستە ئەمە مەقامی بەیاتە ئەمە مەقامی بۆ نمونە سەبایە نەهاوەند سێگا ئیتر مەقامی کورد ئیتر ئەو مەقاماتانە بەو شێوازە و سەماعم هەبووە بۆ مامۆستایان ڕاستە بەو شێوازە لە بواری بانگە شارەزای تا چ ئەندازەیەەکە وەڵا بانگی شەدەم بانگ شەدەی الحەمدولیلا بڕگەیەک لە بانگمان بۆ بێ ئەگەر بزانین شێوازی بانگەکە چۆن بانگێکە دەم یعنی ئەوە هەر خۆم زیاتر حەزم لەوەی بەڵام بەڕست بانگە دەم بە مەقامی کورد بە مەقامی سەبا بەس ئەم مەقامە مەقامی هیجرانە خۆم زیاتر بەمە مەقام تەنها بڕگەیەک باش الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله جزاك الله خير الجزاء ما شاء الله والله مقامي خوشة مقام هجرانة موفق بي إن شاء الله بنراني برز خوشويست ئێمە ئەم بەرنامەیە درێژەی هەیە بە دوو بڕگەی جیاواز لە بەرنامەکانی تر ئەوی ژەوەیە هەم لە خزمەتانە ئینشاءڵڵا لێرەوە ئیفتار ئەکەینەوە لەگەڵ مامۆستا و کاتی بەربانگ بانگتان بۆ دەین ئینشاءڵڵا دواتر مامۆستا پێشنێژیمان بۆکە بۆیە من ئەتوانم بڵێم کۆتایی بە بەرنامەکە هێنم بەو شێوازەی کە ئەگەر وتەیەکت هەبێ جەنابەت پێش ئەوەی بچینە لای بانگ و پێشنێژەکە دواوتەی جەنابەت لە بەرنامەکەمانە پێمان خۆشە لە خزمەت تابین دەستخۆشیتان لێکە مامۆستاجان بۆ ئەم بەرنامە جوانە خوای گەورە جەزاتان باتەوە خوای پەروەردگار فەرمێوە تەعاونوا عەلە البر والتەقوا ئەمە بەڕاستی ئەمە ئیشێکی زۆر جوانە الحەمدولیلا ئیشێکی زۆر گەورە و زۆر پیرۆزە کەسێک هەڵسێت بە خزمەتی قورئان و ئەو کەسانی کە قورئانە خوێنن بانگیان کە ئەلەم کامێرایانەوە لە شاشەی کەناڵە جوانەکەی ئێوە پیشانی خەڵکی دات چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ زەینوا القورئان بئەصواتکم الحەمدولیلا لەیسە منا من لەم یەتەغەنە بالقورئان ئەوەنە کاریگەری دەنگخۆشی هەبووە لەسەر ئینسانەکان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕۆیشتە بۆ لای ئەبوو موسای ئەشعەری فەرمێتی ئەبوو موسا تخوا تۆزێ قورئانم بەسەرا بخوێنە لەقەد ئوتیتە میزمارە من مەزامیری ئالی داود تۆ پارچەی لەو دەنگە خۆشە پشکێکت بەرکەوتووە لە ئالی داود اینجا ئێوەش هەڵەسن بەو کارە جوانە ئەو ئیشەی پێغەمبەری خوا وەسفی کرد عەلەیهی سەڵات وەسەلام ئێوە لە خزمەتی ئابن و بڵاوی ئەکەنەوە مای دەستخۆشیە خوای گەورە جەزاتان باتەوە خوای گەورە لە دنیا و لە قیامەتا تووشی خێرتان کە بەرنامەکەتان جوانتر و پڕبەرەکەتتر کات دەستخۆشی لەو برایە ناکەم لە پشتی کامیرەوە عزیزتان کێشاوە خوای گەورە جەزایان باتەوە هەر کەسێ سەبەبە بۆ ئەم بەرنامەیە خوای گەورە لێی ڕازی خوای گەورە بەرەکەت بخاتە ژیان و تەمەنیەوە خوای گەورە فرسەتی زیاتر بە ئێوەش بدا خزمەتی قورئان و ئەهلی قورئان وەسەلام عەلەیکم سەلام وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه بەڵێ بەڕێزان لەگەڵمان بمێننەوە ئێمە خۆشحاڵ بووین کە بینەر و بیسەرمان بوون بینەری کۆتابڕگەکانی ئەڵقەی ئەم جارێ بەرنامەی سەدای زێڕین بن تا ئەڵقەیەکی تریەم بەرنامەیە بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم السلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه
الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الفلاح قد قامت الصلاة قد قامت الصلاة الله أكبر الله أكبر لا إله إلا الله استووا ولا تختلفوا. الله أكبر. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا وقودها الناس والحجارة عليها ملائكة غلاظ شداد لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون. يا أيها الذين كفروا لا تعتذروا اليوم إنما تجزون ما كنتم تعملون. يا أيها الذين آمنوا توبوا إلى الله توبة نصوحا عسى ربكم أن يكفر عنكم سيئاتكم
ويدخلكم جنات تجري من تحتها الأنهار يوم لا يخزي الله النبي والذين آمنوا معه نورهم يسعى بين أيديهم وبأيمانهم يقولون ربنا أتمم لنا نورنا واغفر لنا إنك على كل شيء قدير. يا أيها النبي جاهد الكفار والمنافقين يا أيها النبي جاهد الكفار والمنافقين واغلظ عليهم ومأواهم جهنم وبئس المصير. ضرب الله مثلا للذين كفروا امرأة نوح وامرأة لوط كانتا تحت عبدين من عبادنا فخانتاهما فلم يغنيا عنهما من الله شيئا وقيل ادخلا النار مع الداخلين. الله